کۆمەڵێک ڕاوێژکاری پێشوو دۆستی دۆناڵد ترامپ راپۆرتێکی گەورەیان بڵاو کردوێتەوە بە ناوی پرۆژەی 2025 کە نیگەرانی و ترسی لە ئەمریکادا لێکەوتوێتەوە. ئەم راپۆرتە گەورەیە کە 922 لاپەڕەیە زۆر کەس دەڵێن ئەگەر بێت و جێبەجێ بکرێت ئەمریکا دەکاتە وڵاتێکی دیکتاتۆری. دۆناڵد ترامپ خۆی لە راپۆرتەکە بێبەری کردو و دەڵێت هیچ پەیوەندی بەوەوە نییە. بەڵام کامەلا هێرس و دیموکراتەکان دەڵێن ئەم راپۆرتە پەیوەندی بە ترامپەوەیە و ئەگەر ترامپ بێتە سەردەسەڵات ئەوە ئەم راپۆرتە جێبەجێ دەکات. پرۆژەی 2025 چییە؟ کێ لە پشتیوەیەتی و بۆچی بە مەترسیدار سیر دەکرێت؟ سڵاو بەڕێزان، من نام عەبدوڵام لە بەرنامەیەکی نوێ بە ناوی ئەمریکراسی دواتر بۆتان شی دەکەینەوە ئەم ناوە چیە و بۆچی هەڵمان بژاردووە لەگەڵ هاوکارانم ڕێباز عەلی، من عەبدوڵڵا. ئامانجمانە لە دوومانگی داهاتوودا لە ڕێگەی ئەم بەرنامەیەوە شتگەلێکتان بۆ باس بکەین کە زۆر جار لە میدیاکاندا باس ناکرێن و ورد و درشتی سیاست و دیموکراسی ئەمریکاتان بۆ ڕوون بکەینەوە. And we know what a second Trump term would look like. It's all laid out in Project 2025, written by his closest advisors, and its sum total is to pull our country back to the past. But America, we are not going back. 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 ڕێباز دەمەوێت لەم راپۆرتەوە دەست پێ بکەین بۆ سەرەتاک پێت خۆش بێت ڕێباسیە من لەو قسەی کامەڵا هێرسەوە با دەست پێ بکەین کە لەسەر دۆناڵد ترامپ گوتوێتی دەڵێت دەزانن خولی دووەمی ترامپ چۆن دەبێت هەمووی لە پرۆژەی 2025دا باس کراوە کە ڕاوێژکارە نزیکەکانی نووسیونی پوختەکەی بریتیە لە گەڕانەوەی وڵاتەکەمان بۆ دواوە بەڵام ئێمە لە ئەمریکا بۆ دواوە ناگەڕێینەوە. ڕێباز ئەمەوێت لە تۆ دەست پێ بکەم ڕات چییە لەسەر ئەم پرۆژەیە و لەسەر ئەو قسەی هاریس لەوبارەیەوە کە دۆناڵد ترامپ ڕاستەخۆ بەم راپۆرتەوە گرێدات. وەڵا نامەوە هەر راپۆرتەکە هەر لە سەرەتای ئامادەکردنیەوە کە دامەزراوەی هێریتج فاوندیشن کە دامەزراوەیەکی زۆر محافزکارە لە واشنگتن وە من و تۆ چەند جارێک چوین بۆ دامەزراوەیە بۆ کەڤەرییان بۆ ڕووماڵکردنی ئیڤێنتەکانیان کاتێک لە واشنگتن بووین. ئەم دامەزراوەیە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئامادەیان کردووە و تۆژ ئاماژەت پێکرد راپۆرتێکی یەکجار دوور و درێژ و تێر و تەسە لە چەندین بواری جیاوازی تایبەت بە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری ئەمریکا لە خۆ دەگرێت راپۆرتەکە بۆیە زۆر لکێنراوە بە دۆناڵد ترامپەوە چونکە ڕاوێژکارەکانی پێشووی ترامپ یاخوداوانەی کە لە ئیدارەی پێشووی ترامپ کاریان کردووە ئەوانە بەشداریان کردووە لە ئامادەکردنی ئەم راپۆرتە. ئەم راپۆرتە زۆر خاڵی لە خۆ گرتووە یەکێک لەوانەی کە زۆر جێگەی مشت و مڕە ئەوەیە کە ئەوانەی کە لە دامەزراوەکانی ئەمریکا ئیشەکەن کە فەرمانبەری دەوڵەتن فەرمانبەری حکوومەتی فیدرالین ئەبێ ڕاستەوخۆ بە چۆنەڵێ بە فلتەری سەرۆکایەتی وڵات و بە فلتەری سەرۆکی وڵاتدا بڕۆن کە بە پێ ئەوان بە بڕای ئەوان یاخۆ بە پێی پێشبینەکانی ئەوان لە داهاتووە دۆناڵد ترامپە بێ و دەسەڵاتێکی زۆر ئەیە بە چۆنەڵێ بە بەشی جێبەجێکار یاخود ئەگزەکەتیڤ برانچی حکوومەت دەوڵەت کە سەرۆکایەتی و دۆناڵد ترامپە بێ لە ئەگەری دەرچوونیە دەسەڵاتێکی زۆر گەورەی پێەیە کە بتوانێت دەستی هەبێت لە دەستنیشانکردنی تەواوی فەرمانبەرانی حکوومەت فەرمانبەرانی دەوڵەت و ئەمە خاڵێکە زۆر مشتومڕی هەڵگرتو هەر لە ئێستەوە بەشێکی زۆری فەرمانبەرانی حکوومەت لە پۆست و پلە جیاوازەکانی دامودەستگا جیاوازەکانی ئەمریکا تووشی دڵڕاوکەیەکی زۆر بوون هەیەە لە ئێستەوە دوودڵیەکی بۆ دروست بووە تەنانەت ناوێرێ چۆنەڵێ ڕای سیاسی خۆشی دەرببڕێ ئەگەر بۆ چونێکی تایبەتی هەبێ هەوڵیەوە بیشارێتەوە نەوەکو ترامپ دەربچێت و چۆنەڵێ تۆڵیان لێ بکاتەوە ئەو کەسانەی کە دژی ئەو بوون یاخود ڕایەکی جیاوازیان هەبووە لە ترامپ دووریان بخات. بەڵام حەزم لێ لەو خاڵەیە ڕاوەستین لەو خاڵە زۆر گرنگە بەڕای من کە دامەزراوەکانی دەوڵەت لە ئەمریکا دامەزراوەی سیاسی نین. وەزارەتەکان کارمەندەکانی ئەو وەزارەتانە لەسەر بنەمای سیاست
ناچن نێو حکوومەتەوە ڕاست. لەسەر بنەمای خیبرە و توانایە چ ناو حکوومەتەوە بۆ نمونە وەزارەتی دادی ئەمریکا وەزارەتێکی سربەخۆیە هەرچەندە بەشێکە لە حکوومەت و کابینەی وڵاتەکە کە تۆ ئەمانەت بە سیاسی کرد کە مۆزەفت بە سیاسی و بە تەسکەی حزبی دامەزران وەکو لێرە بەو شێوەیە دەڵێن ئەویش هەمان شێوە تەسکەی حزبیە کە تۆ بێت و ئەکادیمیایەکدا بمەزرێنی تەنیا کەسی محافظکار و دڵسۆز وەکو لە راپۆرتەکەی ئاماژەی پێکراوە بەرهەم بهێنیت ئەمە ئەو مشکلان دروستەکات هێ من تۆ لە ئەوروپا ماوەیەکی زۆرە ژیاوی و ڕووماڵی هەڵبژاردننی ئەمریکات کردووە و ڕووماڵی هەڵبژاردننی ئیسرائیلت کردووە حەزم لێ لەسەر ئەمە شتە بڵێ کە سربەخۆی ئەو دامەزراوە حکومیانە کە تەنیا ئیشی ڕابڕاندنی خەڵکە ئەمە چۆنە لە ئەوروپا بۆ ئەگەر بینەرانمانی باس بکەیت و لەسەرم راپۆرتەش قسە بکەیت. وەڵا نامەوە ئەوەی کە باست کرد زۆر گرنگە جیاوازێکی زۆر هەیە لە مێنتاڵیتی ئیشکردنی کارمەندانی حکوومەت لە ئەمریکا و لە ئەوروپا پێما بێ ئەوانەی ئێرە زۆر زیاتر لەوەی کە لە ئەمریکا هەیە کەسانی بڵین تەکنۆکراتن دوورن لە لایەنگیری سیاسی نمونەیەکت بۆ دێنمەوە ئەم ماوەیە پارتە ڕاستاژۆکان لە هۆڵەندا هەڵبژاردنیان بردەوە دوایە کە بردیان و لە ناو خۆیان دانوستانێکی زۆریان کرد بۆی سەرۆکی حکوومەتێکی نوێ ینی پەیدا بکەن و کابینەیەکی نوێ دروست بکەن دەزانی کیان کرد بە سەرۆک وەزیران کابرایەکی سۆسیال دموکرات واتە کابرایەک پێشتر سۆسیال دموکرات بووە سەرۆکی بڵین دەستگای هەواڵگری هۆڵندی بووە پێیان وابوو ئەم کابرایە ئەو ڕویایەکە هێتی ئەو شێوازی بیرکردنەوەی دەتوانێت ئەجەندای ڕاستاژۆکان بەڕێوە ببە من پێم وایە ئەوەی ئەمریکا ئەگەر بۆ بینەرانی باشتر ڕوون بکەینەوە جیاوازەکەی ئەوەیە کە هەندێک پۆست هەن کاتێک سەرۆکێکی نوێ لە واشنگتن لە دیسی دەست بەکار دەبێ هەندێک پۆستەنە لەگەڵ خۆی دەیانگۆڕێ خۆی ئەم پرۆژێش پرۆژەی 2025 بەشێکی باسی ئەوەشی تێدا ئەوەی کە 4,000 پۆستن 4,000 کارمەندی دەوڵەت کە سەرۆکی نوێ بە پێی پلانەکانی خۆی بە پێی ئەجەندای خۆی دەهێنێ دایاندنێ ئەمان دایانەوێت ترامپ پێشەوەی کە بڵین بیش دۆڕێنە جاری ڕابردوو ویستی ئەمە بە بڕیارێکی سەرۆکایەتی بگۆڕێ شتەکە زۆر فراوانتر بکە رادیۆسەکە هی بڵین دەسەڵاتەکانی سەرۆک بۆ دەرکردن و گۆڕینی ئەو کارمەندانە بکاتە نزیکەی 50,000 جا دیسان لەم پلانی 2025دا یەکێک لە شتەکان ئەمەشی تێدا فکرەکە ئەوەیە کە ئەوانەی گوێ لە مستی سەرۆک دەبن واتە پۆستی سیاسین سەرڕاوەکەی هی حکومین بەڵام جێبەجێکەری ئەجەندا و پۆلیسیە و سەرۆکەن کە لەو ساڵانەدا دێتە سەر حکم دایانەوێت ئەمە بگۆڕن یەکێک لەوانەیە کە بۆ من بەڕاستی زۆر سەرنجڕاکێشە شخصیەتی ئەوەی کە لە ڕابردوودا کردێتی کەسێکە بەناوی جەفری کلارک کە لەم پرۆژێشدا هێندەی دەزانینێکە کە لە ڕۆڵگەرە سەرەکیەکان دەڵێن ئەو بوو وای لە ترەمپ کردکە ئەنجامی هەڵبژاردن قبول نەکە کابراایەکی یاساییە و ترەمپ دەیەوێت ئەگەر بۆ بە سەرۆک و بە پێی پرۆژەی 2025ش وەزارەتی دادی ئەمریکی بخاتە ژێر کێفی سەرۆکەوە ئەوەی کە دموکراسی ئەمریکی گەرنتی کردووە کە بەباشی ببێنێتەوە کە سەرۆک نەتوانێت هەموو شتێک بکە سەرڕای ئەو هەموو دەسەڵاتانی کە هەیەی ئەوەیە کە بۆ نمونە ئەو وەزارەتە 100% لە ژێر فەرمانی سەرۆک دانیە جا پێم وابێ ئەمە تۆزێک وێنەکە ڕوون دەکاتەوە کە فەرقەکە چێ لە بینی ئەوروپا و ئەمریکا جا گرفتەکە ئەوەیە کە تۆ ئەگەر بێت و وەزارەتی داد وەکو وەزارەتێکی سربەخۆ بخەیتە ژێر دەسەڵاتی ترامپەوە ئەمە یەکێکە لەو نیگەرانیانەی کە نەک تەنیا دیموکراتەکان بەڵکو و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی لە ئەمریکا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ مافی ماف و ئازادیەکان لەسەر ئەمە قسەیان کردووە دەڵێن کە تۆ ئەم وەزارەتت خستە ژێر دەسەڵاتی کەسایەتێکی سیاسی وەکو سەرۆکی وڵات ئەکرێت خەڵک بە تاوانی سیاسی دادگایی بکات یعنی ئەکرێت چۆن بڵێ دیلی سیاسیمان هەبێ لە ئەمریکا ئەمە مەترسیدارەکە تۆ بەیانی ئەگەر بێت و دۆناڵد ترامپ بۆچوونی کەسێکی بەدڵ نەبێت ئەکتێ قەزیی لە دژبەرز بکاتەوە لە وەزارەتی داد و بچێتە ینی ببرێتە دادگایی بکرێت بەڕای من نامەوە بەشێکی زۆری ئەو نیگەرانیانەی خەڵک و نیگەرانەکانی دیموکراتەکان پەیوەندی بە شخصی دۆناڵد ترامپ خۆیەوە هەیە کە ئەگەر بەڕای من ئەگەر کەسێکی کە بووە کاندیدی کۆماریەکان بووە لە جاتی دۆناڵد ترامپ و پرۆژەی 2025ش هەبووە ئەو نیگەرانیانە ئەوەندە زۆر نەدەبوون بەڵام کاتێک کە باسی دۆناڵد ترامپەکەین
بینیمان لە سپیچەکەی یاخود لە وتارەکەی کامەلا هاریسیش لە کۆنگرەی دیموکراتەکان زۆر باسی لەوە کرد جەختی لەوە کردەوە کە دۆناڵد ترامپ حەزی بە دیکتاتۆریەتە حەزی لەوە بەوەیە کە لەگەڵ دیکتاتۆرەکانی جیهان پەیوەندی باشی هەبێ لەگەڵ تەنانەت وەک کەسی وەکو کیم جۆنگ ئونیش پەیوەندی زۆر باشی هەبوو لەو کاتی سەرۆکایەتی خولی یەکەمیە بۆیە بەشێکی زۆری ئەو نیگەرانیانە بە بڕای من پەیوەندی بە کەسایەتی دۆناڵد ترامپەوە دۆناڵد ترامپ ئەوەی لێەوە شێتەوە بە هەموو شێوەیەک لە کەسایەتیە لە هەڵسوکەوتیە لە قسەکردنیە بە ڕابردووەکەی پاشخانەکەی هەیە لە چەنە پاشخانێکی کورتیشە لە مەجای سیاسیە بەڵام کەسێری دۆناڵد ترامپەکەی کە سێری هەڵسوکەوت و قسەکانێکی ئەو مەترسیانە زۆر زیاتر زەقە بنەوە لای دیموکراتەکان و لای خەڵکی ئەمریکا کە دۆناڵد ترامپ ئەکرێ بێت ئەم شتانە جێبەجێ بکات و خراپتریشی بکە هەرچەنە وەکو تۆش ئاماژە پێکرد لە سەرەتاوە تا ئێستا دۆناڵد ترامپ هەر خۆی لێ بە دوورەگرێوەڵێم هیچ پەیوەندیەکەم ڕاستە خۆی لێ دوورەگرێ بەڵام چەند ناوێکەیە کاکێ من ئاماژەی بەیەکێکیاندا بەڵام چەند ناوێکی دیکە هەیە بەڕاستی توانین بڵێ 80% نووسەرانی ئەم راپۆرتە ئەمە تەبان عینێکی تەخمینیە بەڵام لانی کەم ینی بڕی زۆری نووسەرانی ئەم راپۆرتە پێشتر لە ئیدارەی ترامپ بوون چەند ناوێک لەوانە کە لای من ئاشنان پۆل دانس پێشتر بەڕێوەبەری ئۆفیسێک بوو ئۆفیسی پرسنال مانجمنتی پێڵێن لە ئیدارەی ترامپ ئەمە هەر ناوی لەسەر لێرە لە هەیە لە بەرگی راپۆرتەکە هەیە دومیشیان ئەوەیان سپێنسەر جەگری وەزیری ئەمریکا بوو بۆ کاروباری ئاسایش وەزیری ئاسایش نیشتیمانی ئەمریکا بوو لە سەردەمی ترامپە و کەسێکی تریش بیان کارسن ئەمانەی ناسێن کە هەم کاندیدی سەرۆکایەتی بوو وەکو کۆماریەک و هەروەها لە ئیدارەی ترامپیشا پۆستی هەبوو بێگومان پیتەر ناڤارۆش ئەوەش کە 4 مانگ بند کرا ئەمە ئەو ئابووری ناسەیە کە لە ئیدارەی ترامپا سیاسەتی ئابووری وشتی ترامپی داڕێشت لە کۆشکی سپی ئێمە ئەوەی کە دەیزانین لەسەر دموکراسی ئەمریکی ئەوەیە کە ئەو دوو ئاراستە بەهێزە دنیا لیبراڵەکە و کۆنسەرڤاتیڤەکە وایان کردو کە و دموکراسی هەمیشە چاک بمێنێتەوە بۆ نێوخۆی ئەمریکا دێڵم ڕخنەی یەکجار زۆر لەسەر سیاسەتی دەروی ئەمریکا هەیە بەڵام بۆ نێوخۆی ئەمریکا ئەو دژیەکیەکە بە شێوازێکی دموکراسیانە پێکەوە بەرامبەر یەکتر ڕاوەستاون وای کردەوە ئەمریکا گەورەیە دروست بێ و بمێنێتەوە بۆیە پێم وایە ئەو پرۆژە 2025 نابێ بە شتێکی سیر بزاندرێکە کۆنسەرڤاتیڤەکان حازریان کردووە و نابێ ئەوەی کە ترامپ خۆی لێ بێبەری دەکە ئەوەش بە سیر بزاندرێ سەرڕاوی کە دەزانی ئەوەی کە لە ناو راپۆرتەکەدایە هیچی ئەوە نییە کە لە منطقی ترامپ و لە شخصەتی ترامپ دوور بێ کە خۆی نەیکات زۆر لەو شتانە خۆی گوتوێتی بە شێوازێکی دیکە پێشتر باسی کردووە کە ئەو ئاوا بیر دەکات وەکو خۆشان باسی دەکەن جاری ڕابرد و چاڕوانیان نەدەکرد دۆناڵد ترامپ بیباتەوە بۆیە کۆماریەکان هیچ پلانێکی ڕێکوپێکیان نەبوو بۆ ئیدارەکردنی کۆشکی سپی و دەستکردن بە کارەکان قسەیەکی زۆر سەرنجڕاکێشی ترامپ ئەو دوسێ ڕۆژە دوسێ جار گوێم لێگرتوتەوە دڵنیامەوە زۆر بینیوتانەوە زۆریش ڕەنگە لەسەری بیرتان کرد بێتەوە خوێن بێتتانەوە ئەوەی کە پێی دەڵێن تۆ دەبی بە دیکتاتۆر چکە پرۆژە 2025 دیکتاتۆر دروست دەکات ئەو دەڵێ بە دڵنیای نابم بە دیکتاتۆر تەنیا یەکەم ڕۆژ نەبێ و بە پێی سیستەمی ئەمریکیش تۆ یەکەم ڕۆژت بەسەوەکو سەرۆک بۆی کۆمەڵێک بڕیار بدەیت کە ینی گۆڕانکاری ڕیشەی دروست بکات لە ئەمریکا دەکرێت دوایی شەڕی کۆنگرێست هەبێ بۆ میکانیزمی دو ساڵی دانراو کە بە بەردەوامی کۆنگرێس گۆڕانکاری بەسەردادێ بەڵام ڕۆژێک بۆ سەرۆک بەسە بۆی بتوانێت ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکایەکی سیرتر ینی یا جیاوازتر بێنێتە بوون ئەوەی ڕۆژی یەکەم زۆر ڕاستە هێمن جاری پێشوو لە کاتی دەستا و دەستکردنی بنێوان ئۆباما و ترامپ ساڵی 2016 یەکەم ڕۆژ کە هاتەوە ناو کۆشکی سپی لە دوای سوێن خواردنیوانە هەفتە بڕیاری سەرۆکایەتی سەردەمی باراک ئۆبامای هەموو هەڵوەشاندەوە بۆیە کە ئەو قسەی ترامپ کە تۆ ئاماژەت پێکرد ڕێک وایە ئەتوانێت لەو ڕۆژی یەکەمەیە زۆر شت هەیە هەڵی وەشێنێتەوە کە پێشتر کراوە و شتێکی دیکەش هەیە ینی ئەگەر بێگومان هەمومان ئاگداری نووسینی ئەو پسپۆڕانین کە لە باری دیموکراسیا شتیان نووسیە بۆ نمونە کەسانی وەکو سامێل هەنتینگتنەوەوانە کە باسی شەپۆلەکانی دیموکراسیەکەن بە هەمان شێوە چۆن بەرەو دیموکراسی بوونە ڕۆیت
ئەکرێتی وڵاتی دیموکراسیش بەرەوداوە بگەڕێتەوە. یعنی نمونەی زۆرمان دیوە بۆ نمونە لە ناوچەکە تورکیا لە وڵاتانی ترکە بۆ ئەڵمانیا لە سەردەمی هیتلەر کە پێشتر هیتلەر بە دەنگاتە سەردەسەڵات و بینی ئەو وڵاتی چی لێ کرد. ینی سپۆران کە قساکەن ئێستا لە میدیاکان ئەڵێن ئەمریکا ڕاستە خاوەنی دامەزراوەی زۆر بەهێزە بۆ نمونە چێک و باڵانسە، ینی کۆنگرێ دەسەڵاتێکی سەر بەخۆیە، دەسەڵاتی دادوەری سەر بەخۆیە، سەرۆکاتی سەر بەخۆی، ئەمانە هەمووی باڵانسی یەکترەکە ناڵەن هیچ کەسێک ئەوە نەدەسەڵاتی بەهێز بێت وڵاتەکە بە ئاراستە و بەویستی خۆی بەرێ. بەڵام دەڵێن هێشتا تەواو گەرنتی 100% نییە کە سەرۆکێک نەتوانێت ئەم وڵاتە بک بە دیکتاتۆری. ینی بۆ لە ئەڵمانیا ڕوویدا بۆ لە شوێنێکی تر ڕوویدا ئەکرێت ئەمە لە ئەمریکاش ڕوو بدات، بەڵام تا ئێستا ئەمریکا سەرکردەیەکی هاوشێوەی ترەمپی نەبووە بۆ نمونە کە خواستی کە زۆر کەس پیان وایە خواستی دیکتاتۆربوونی تیا هەیە. جا نامەوە هێمن گرنگە باسێکی کەسی سەرەکی لەم مەوزوعی سەرۆکایەتی یاخود هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بکەین ئەوش کامەلا هاریسە بۆ یاڵم کەسی سەرەکی، چونکە ئێستا کامەلا هاریس بەڕاستی بە تەواوی هەموو فەزای میدیایی و ناو کۆمەڵگەی ئەمریکی بە تەواوی داگیر کردووە. باسی کامەلا هاریسەوە بەشێکی تووڕێیەکانی دۆناڵد ترەمپیش کە ئێستا لە وتارەکانیدا لە بەردەم دەرکەوتنەکانی بەرامبەر هەوادارانی کە زۆر تووڕێیە ئەوەیەک دەگوترێت کە زۆری پێ ناخۆشە کە کەسێکی دیکە بۆت چۆتە بەر باس و خواسی خەڵک و باس و خواسی میدیاکان ئەو حەزی لێ هەموو شت بەس خۆی بێ، هەموو باس و خواسەکان بەس خۆی بن. بەڵام ئێستا کامەلا هاریسە. کامەلا هاریس دەزانین چۆن بوو بە بربژێری سەرۆکایەتی ئەمریکا لە لای دیموکراتەکان، باسیەوە ناکەین، بەڵام ئەمەیە باسێکی ئەو وتارەی بکەین کە لە کۆنگرەی دیموکراتەکانە وتارێکی بەهێزیدا وتاری کۆتایی کۆنگرەکە بوو و لەوێشدا بربژێربوونی خۆی لە بەردەم ئەندامانی کۆنگرەی دیموکراتەکان قبول کرد. خاڵێکی قسێکی بەهێز کە بۆ من لای من زۆر سەرنجڕاکێش بوو. تەمان باسی مێژووی ژیانی خۆی کرد، باسی دایکی کرد، باسی خوشکی کرد، باسی ئەوەی کرد کە چۆن دایکی هاتۆ بۆ ئەمریکا لە تەمەنی 90 ساڵیە و چی کردو و دواتر لەگەڵ باوکی یەکتریان بینی و زەواجیان کردو و لە کوێ ژیان و ئەمانە بە تەفاسیل هەمووی باس کرد. باسی شتێکی کرد خاڵێکی وت لە مەسلەی نادادپەروەری. دەڵێ دایکم پێی گوتم کاتێک نادادپەروەریت بینی هیچ مەڵێ تەنیا شتێکی بەرامبەر بکە، ئاکشنێکت هەبێ بەرامبەر ئەو نادادپەروەریە. بۆیە دەڵێ منیش دەستم داوەتە ئاکشن و هەر لە سەردەمی کارکردنم لە دادگاکان و تا ئێستش و تا ئێست کە دەبمە سەرۆکی ئەمریکاش کار لەسەرەوە دەکەم. ڕێباز وەڵا بۆ من دەزانین چی زۆر سەرنجڕاکێش بوو. ئێمە کە کەمەلا هاریس جێگیری بایدن بوو وەکو کەسێکی بێفەیس دەمان بینی، ینی زۆر دیار نەبوو، زۆر کەس دەیدەبینی کە کاریزمای هەبێ، نیان دەزانی کە زۆر باش قسە دەکات، بەهێزەوە قسە دەکات. مەسەلەن ئەگە بیرتان بێ ڕۆژانی سەرەتا کە دەرکەوت هاریس بایدن دەڵێ من ئەندۆرسی ئەو دەکەم، کۆماریەکان ڤیددیویان بڵاو دەکردەوە کە هاریس هەر قاقا لێ دەدا، هەر پێ دەکەنێ، یعنی وەکو گێ لە ژنێک دانەویست پیشانیدە ئەو وێنەی بە تەواوەتی گۆڕی. ئەوەی کە کوتیان ئەوەی کە گوتیان هندێک دێ ببێتە سەرۆکی ئەمریکا بەبێ ئەوەی کە وەکو ڕەتدانەوە ڕەت بداتەوە کتی من دایکە هندیەکەم و باوکە جامایکایەکەم هاتن لەم ئەمریکا خۆیان دروست کرد. بڕیار وا بوو دایکم بە زۆر بەشوو بدرێت، بەڵام لە ئەمریکا خۆی بە ئیرادەی خۆی بڕیاریدا کە چۆن بەردەوام بێ لە ژیان. ژنێکم بینی سەرراوی کە سکرپتی بۆ نووسراوە، بەڵام بە هیچ شێوەیەک هەست نەدەکرد کە سکرپت دەخوێنێتەوە، هەست دەکرد لە دڵەوە قسەکانی دەکات، هەست دەکرد ڕێک ئەوەیە کە خەڵکی ئەمریکا دوای ئەو چەلەحانێ ناخۆشەی ئەو دوو پیرە پیاوە دایان کرد لە سەرەتای ئەم ساڵەوە ترەمپ و بایدن نەوعێک لە ناومێدی دروست کرد بوو، وزەیەکی نوێ هاتووە. کلینتنی شوای گوتی من پیرترینیانم
من لە ترامپ گەنجترم جا هاریس زۆر زۆر لە ئێمە گەنجترە یعنی ئەو پەیامێکە بۆ دنیایان نرد و بۆ من جوانترین کۆتی هاریس لەو سپیچەداوە بکە کە گوتی باسی ڕابردووی خۆی کرد کە چەند خەڵکی ئەمریکا هەوڵی بڵێن دادپەروەری بۆ خەڵکی ئەمریکا بگەڕێنێتەوە گوتی من خەڵکی ئەمریکا کلایەنتم بووە بەڵام ئەوەی کە بەرامبەرمە دۆناڵد ترامپ خۆی کلایەنتی خۆی بووە ینی کابرایەکی ئەنانیە بەس ئیش بۆ خۆی دەکات بەڵام من ئیش بۆ گەلی ئەمریکا دەکەم ئەوە بەڕاستی بۆ من زۆر جوان بوو شتێکی دیکەش ئەگەر بە کورتی بیڵم ئەوەی کە بە دڵنیایەوە لە بەرنمەکانی داهاتوودا زۆرتر لەسەر ڕادەوەستی نامەوە ئەوەیە کە ئەو شوۆیی کە دەکرێت لەو شوێنانە لە ئەمریکا لە لای ئێمە نییە لە ئەوروپا هەر هاتە سەر ستێج یەکسەر دەستی بۆ مێردەکەی ڕاکێشە ئەوانەی کە ئێمە ئیشی تەلەڤیزیۆن دەزانین ئەوانەی کە لە پشت پەردەوە دەهێنانی ئەو شۆیان دەکرد کامێرەکان یەکسەر حاضر بوو بۆی مێردەکەی پیشان بدەن و چەپڵی بۆ لێ بدرێت فامیلی ها ئەوەی کە ترامپ دەڵێ نەماوە لە ئەمریکا بان قەست پێداگیری لەسەر فامیلی کرد باسی خوشکی دایکی ئەوەی کە ئێستا باستان کرد ئەوەی کە سەرۆکێکی دموکرات ئەگەر بێتە سەر حکم لە ئەمریکا فامیلی هیچ خێزانی هیچ خەتەرێکی لەسەر نییە ئەو بۆ من سەرنج ڕاکێش بوو نامە جوانە هێمن بەڕاستی هێمن ڕێباز گەلێکمان گوت ئەمڕۆژ گەلێکتان گوت لەم بەرنمەیە بۆیە ینی بەڕاستی زۆر دڵم خۆشە بەم بەرنمەیە گەلێکتان گوت کە لە میدیاکانە باس ناکرێت بەدەگمەنەوە لە میدیای کوردیدا من شتی لەم جۆرەم نەبیستەوە کە بەڕاستی بەو تێر و تەسەلیە بچنە ناو دۆزێکی هێندە گرنگەوە و ئەمەوێ لەسەر ئەو قسەی کامەڵا ڕابوەستم کە باسی ئەوەی کرد کە چۆن کچێکی هندی لە نیوەی جامایکاییە نیوەی هندیە دێتە ئەمریکا ئێستاکێ کاندیدی دایکی بێگوماناتەوە لێرە دایک بۆ خۆی بەڵام بە هەر حاڵ دایک و باوکی خەڵکی ئەمریکا نەبوون لە ئەمریکا لە دایک بووە ئێستا ئەوێ بێتە سەرۆکی ئەمریکا ئەمە چی دەرەخات ئەمە گەورەی جیاوازی ئەمریکا دەرەخات سەیری کۆنگرێسی ئەمریکا بکە کەسی یەکو ئیلهان عومەرت هەیە کە لە 20 ساڵیەوە سەر و 20 ساڵیەوە چێتە ئەمریکا ئەچێت خۆیە پاڵیوێ بۆ کۆنگرێسی ئەمریکاوە سێ خولە لەسەر یەک دەرەچێت ئەوەیە جیاوازی ئەمریکا کە کەسێک یۆک و ئیلهان عومەر لە سۆماڵیاوە چێت بۆ ئەمریکا ئەبێتە ئەندامی کۆنگرێس کەسێکی وەکو کامەڵا هێرز دەکرێت ببێتە سەرۆکی ئەمە ئەمریکراسی ئەمە ئەمریکراسی کە ویستم ئەمە ناوی بەرنامەکەمان بۆیە ئەمریکراسی کاکێ من ئەم وشەیە لە ڕاستیە بەرهەمهێنا بۆ ئەم بەرنامەیە ئەویش لە دوو شەپێکاتەوە ئەمریکان پێشنیاز کرد ئەمریکن دیموکراسی ینی دیموکراسی ئەمریکا وشەکەش زۆر جوانە زۆر جوان و بەڕای من لەبەرەوەی کە دیموکراسی ئەمریکا دیموکراسیێکی زۆر ناوازەیە کاتوانم بڵێم لە هیچ وڵاتێکی دیکەی جیهان ناچێت.